لە نێوەندی ناڕۆزاییەکی گشتی لە نێو ئەمریکادا و هاوکاتی سەرد و سڕیەکی زۆر لە پەیوەندیەکانی نێوان واشنگتن و ئەنکەرەدا سەرۆکی تورکیا دەگاتە ئەمریکا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. کۆشکی سپی پێشوازیەکی گەرموگوڕی لە سەرۆکی تورکیا کرد و بەرنامەش دانرا بۆ چارەسەرکردنی ناکۆچیەکان بەو مەبەستەی بتوانرێت بۆ لەمە دووە پەیوەندیەکان بە کەرخەیەکی باشتردا بڕۆن. سەرۆکی ئەمریکا سوپاسی سەرۆکی تورکیا دەکات. لە ئێستادا ئاگربەست بەردەوامە و دەمەوێت سوپاسی سەرۆکی تورکیا بکەم بۆ هاوکاریەکانی هاوکاتی کارکردنمان تا ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی سەقامگیرتر و ئاشتیانی ترمان هەبێت. یەکترمان دڵنیا کردوێتەوە لەوەی تورکیا وابەستەی پشتیوانیەکان دەبێت. من سەرسامیەکی گەورم بە سەرۆک ئەردۆگان هەیە. پێدەچێت ڕێکەوتنە بازرگانیە لەشکریەکان و شەڕی دژی تێرۆریستان خاڵی لێک نزیکبوونەوەی کۆشکی سپی و کۆشکی کۆماری تورکیا بێت. وەک سەرۆک ترامپ باسی دەکا تورکیا هاوشێوەی ئەمریکا شەڕی دژی تێرۆریستانی داعشی کردووە. ئێمە سوپاسگوزاری سەرۆک ئەردوگان و هەروەها هەژگەری تورکیاین بۆ هاوکاریەکانیان لە خەباتی بەردەوام دژی تێرۆریزم. هاوشێوەی ئێمە شەڕی کردووە. دۆسیەی سەرەکی بۆ هاوکاری ئاسایشیمان بازرگانی و بەرنامەی کەرەستە لەشکریەکانە. فرۆشتنی چەکی ئەمریکایی بە تورکیا بە بڕی چەندان ملیارد دۆلار بووە. تورکیاش پارچەی گرنگی بەرنمەکانی بەرگری ئەمریکا دابین دەکات. ئەم سەردانەی سەرۆکی تورکیا چەند ڕۆژێک پاش پەسەندکردنی بەرنووسێکی مشتومڕ لەسەر بوو لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا بۆ ناساندنی کۆمەڵکوژی ئەرمینیاییەکان بە ژێنۆساید. بەلای سەرۆکی تورکیاوە ئەو بڕیارە هەوڵێکی تر بووە لە ناو ئەمریکادا بۆ خراپترکردنی وەک دەڵێ پەیوەندیەکانی هەردوو وڵات. هەندێک قسە و باس و ڕووداوی مێژوو بەکارهێنراون بۆ تێکدانی پەیوەندی هاوبەش و دوولایەنەکانمان. ئەمەش بە تایبەتی لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا ڕەنگی داوەتەوە و هەندێک لەو بڕیارانەی 29 مانگیدا پەسەند کراون لە خزمەت ئەو مەبەستەدا بۆ و زیانی زۆری بۆ گەلی تورکیا. حکوومەتی تورکیاوە لە ئێستادا دۆسیەی ژێنۆسایدی ئەرمینیاییەکان کراوە بە دۆسیەیەکی سیاسی و بۆ مەبەستی تایبەت بەکار دەهێنرێت. Açık söylüyorum, Türkiye bu konuda diyalogdan بڕیاردان لە ڕووداوێک کە نزیک 104 ساڵ لەمەوبەر ڕوویداوە نابێت سیاسیەکان بن بەڵکو و پێویستە پسپۆڕانی مێژوو بن. ئێمە هیچ شتێکمان نییە بیشارینەوە و ڕێزێکی زۆریشمان بۆ هەموو کەس هەیە. bütün arşivlerimizi açmış durumdayız. هەر چۆنێک بێت وەک دەگوترێ کێشەکانی نێوان واشنگتن و ئەنکەرە هەر لەو دۆسەیەدا سنووردار نییە. لیستێکی درێژی کێشە هەن لە پەیوەندیەکانی هەردوو وڵاتدا. لە ڕاستیشدا ئەو پەیوەندیانە هەرگیز بە ئەندازەی ئێستا خراپ نەبوون. بێگومان کێشەی تریش هەن وەک هێرشی تورکیا بۆ سەر سووریا و ناڕزایی ئەمریکاش ئەوەی لە سەرزەوی ڕوودەدات ئێجگار پڕا لە گێرمە و کێشە. رووسیا پشتیوانکارێکی سەرەکی ڕژێمەکەی بەشار ئەسەدە لە سووریادا و هەر بەهۆی یارمەتیەکانیەوە ڕژێمی سووریا توانیوێتی کۆنتترۆڵی بەشی زۆری ناوچەکانی سووریا بکاتەوە. مۆسکۆ و ئەنکەرەش ڕێکەوتنێکی ئاسایشیان مڕ کردووە بۆ چاودێریکردنی ناوچە هاو سنووریەکانی سووریا لەگەڵ تورکیادا. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دکتۆر ئایکان ئەردەمیر دەکا. دکتۆر ئایکان پسپۆڕی کاروباری تورکیایە و ئەندامی باڵاشە لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراسیەکان. پێشتریش ئەندامی پەرلەمانی تورکیا بووە. دکتۆر ئایکان زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامە تایبەتە بە پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکا و هەروەها سەردانەکەی ئەردۆگان بۆ ئەمریکا. با بە پرسیارێکی سادە دەست پێ بکەین. بەڕای تۆ ئەردۆگان سەرکەوتوو بوو لەم سەردانەیدا؟ Yes and no. Yes, because receiving an audience in the White House helped him manage his image both at home. بەڵێ و نەخێر. بەڵێ چونکە جۆگری هەبوو لە کۆشکی سپی. ئەمەش یارمەتی ئەردۆگانیدا بۆ نیشاندانی وێنەیەکی باشی خۆی لە ناو تورکیا و لە دەرەوەش. ئەوەی نیشاندا کە وێڕای کردە لەشکریەکەی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا هێشتا لە واشنگتن پێشوازی دەکرێت و چیتر لە لیستی ڕەشدا نییە. هاوکات توانیشی ڕێگە لە دەنگدانێکی ناو سینات بگرێت لەسەر ژینۆسایدی ئەرمەنیەکان. بەڵام لەو دی و ئەم دوو دەستکەوتە کوتخایەنە کە ناکرێت بە سەرکەوتن ناودێر بکرێن دۆسیە سەرەکیەکان بەبێت چارەسەرمانەوە. یەکێک لەو دۆسیانە بابەتی موشەکە ڕووسیەکانە. یەکێکی تریان دۆسیەی بانکی هەڵکە
لە دادگای نیویۆرک و سزادانە داراییەکەی وەزارەتی خەزانەی ئەمریکا. لەمانەدا هیچ بەرەو پێشچوونێک نەهاتە ئاراوە. لەمانەش گرنگتر کاتێک باز لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا و ئامانجەکانی تورکیا دەکرێت، ئەمریکا هیچ شرایەکی تری سەوزی بۆ تورکیا هەڵ نەکرد تا ئەنکەرە زیاتر بڕوات لەو ڕووبەرەی ئێستا تیایدایەتی لە سووریادا. جا بەگشتی دەڵێم سەرکەوتن لەو سەردانەدا کەم بوون و بۆ مۆدایەکی کوتخانیش دەبن لە کاتێکدا لیستێکی درێژی کێشە ماونەتەوە تا چارەسەر بکرێن. باس لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کرد. ئێستا لە بڵین ئەمریکا لەوێ نەماوە یاخوو با بڵێم ئەو ئامادەیی کە پێشتر هەیە بوو بۆ شێوەیە تۆکمەیە ئێستا وان نییە. پێ دوایە تورکیا پێویستی بە چرای سەوزی ئەمریکیەکان هەبێت بۆ هەر هەڵوێستێک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. Now, in the run-up to the third incursion in October, هاوکاتی ئامادەکاریەکان بۆ سێهەمین کردەی لەشکری لە مانگی دەی ڕابردوودا تورکیا پێویستی بە چرای سەوز هەبوو. وەڕێک پاش ڕاگەیاندنی بڕیاری کشانەوەی ئەمریکا بوو لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەوجا هێزە سەربازیەکانی تورکیا توانیان ئەو کردە لەشکریانە دەست پێ بکەن. ئێستا هاوسەنگیەکی نوێی هێز هەیە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا. رووسیا بە هەمان ئەندازەی ئەمریکا قسەی دەخوات. ڕژێمەکەی ئەسەدیش بە هەمان ئەندازەی ئەمریکا قسەی دەخوات. بەبێ هیچ گومانێکیش ئەردۆگان لە نزیکەوە لەگەڵ مۆسکۆدا کاروبارەکانی خۆی ڕێک دەخات. هەروەها لە ڕێی مۆسکۆشەوە لەگەڵ دیمەشقدایە بە هەمان شێوە. چونکە پەیوەندی ڕاستەوخۆیان نییە، هەر بۆیە دەبینین سەرۆکی تورکیا لە هەموو هەنگاوێکیدا چاوی لەسەر مۆسکۆ و واشنگتنیشە. دەزانین بەپێی ئاگرباز سنووری هێزی ئاسمانی تورکیا سنووردارە. بەڵام ئەوەش زانراوە کە ئەردۆگان مەبەستی تریشی هەن وە خۆی دەڵێ گواستنەوەی نزیکەی 2 ملیۆن پەنابەری سووریایی کە زۆربیان عەرەبن بۆ ئەو ناوچەیە. 1 ملیۆن دەگوازرێتەوە بۆ ئەو هێڵەی لە باکووری وڵاتەکە بۆی دیاری کراوە و 1 ملیۆنەکەی تریش دەگوێزێتەوە بۆ ناوچەی دەرزور. جا هیچ ئێشێک لەوانە جێبەجێ ناکرێن بەبێ هەڵکردنی چرای سەوز لەلایەن ئەمریکاوە. با ئەوەشمان لەبیر نەچێت کە هەروە دێ و کاردانەوەکان زیاترە بن، بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژئاوا بەرامبەر ئەو تاوانانەی شەڕ کە هێزەکانی سەر بە تورکیا کردویانە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەماش فشارێکی ترە بۆ سەر تورکیا. دادگاییکردنی ڕێبەرانی کەمایەتی نەژادی و ئاینیەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا بەرۆکی ئانکەرەی گرتووە. جا لەگەڵ ئەم جۆرە ڕەوشەی تورکیای تێدایە ئەوە پێم وایە هێشتاش پێویستی بە جۆرێک لە چرای سەوز و پەسەندکردنی ئەمریکا و هەروەها برۆکسلیش هەیە تا بتوانێت هەنگاوی زیاتر بنێت. لە وەڵامی پرسیاری یەکەمە باسی لەوە کرد کە سەرکەوتنیشی کەمی بەدەستێناوە لە سەردانەکەیدا ئەردۆگان بۆ واشنگتن. ئەردۆگان چی بەخشی بە کۆشکی سپی تا بتوانێت ئەو سەرکەوتنەکەمە بەدەست بێنێ؟ ئەمەش تەنەزانراوەکەی ئەو هاوکێشەیە، چونکە ئەوەی ئاشکرای پێ ناچێت ئاردۆگان شتێکی ئەو تۆی دابێت بە ئەمریکا. لە سەرەتای کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکەی کۆشکی سپیدا سەرۆک ترامپ سپاسی ئاردۆگانی کرد بۆ ئەو هەوڵانەی داونی سەبارەت بە ڕێگەپێدانی زانایەکی پێشووی ناسا تا تورکیا جێبێڵێت. ئەو زانایی ناسا لە تورکیا 2 ساڵ زیندان بوو، دواتر ئازاد کرا، بەڵام ڕێگەی نەدەدرایە تورکیا جێبێڵێت. لەوانەیە ئەمە سەرکەوتنێکی بچوک بێ بۆ ئەمریکا. جا لەسەر و ئەمەوە پێم وانێ هیچ شتێکی تر هەبێت ڕاگەیەنرا بێت کە تورکیا هەنگاوێکی ناوە بۆ نزیک بوونەوە لە ئەمریکا یان هەر ئەندامێکی تری هاوپەیمانێتی ناتۆ. چونکە ئەگەر بە لیستەکەدا بچینەوە ئەوە دەبین تورکیا هێشتا داکۆکی لە موشکی S-400 دەکات، واتە ئەو سیستەمی بەرگریە ئاسمانیەی لە رووسای کڕیوە. داکۆکی لە بانکی هاڵک و خۆدزینەوە لە سزاکانی سەر ئێران دەکات. هێشتاش جەخت لە سیاسەتەکانی خۆی دەکاتەوە بەرامبەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا. تەنانەت ئەگەر سەیرێکی میدیای سەر بە حکوومەتیش بکەین لە تورکیادا، ئەوە درێژە پێدانی هەست و گوتاری دژە ئەمریکا دەبینین و هێشتاش بوونی هەیە. ئەمە بێژگەلەوەی کە یەکێک لە پرسیارەکان ئەوەیە تورکیا یەکێکە لە وڵاتەکانی کە بە زیندانێکی گەورە بۆ ڕۆژنامەوانان بۆ جدابیرانی ئەردۆگان بۆ ئەو کەسانی کە بە شوێن ئازادیە سڤیلیەکانەوە دانراوە، ئەومە بەو مانایی کە پێشێلکارێکی گەورەی مافەکانی مرۆڤە. ئەمریکا بۆ دەوێت لە تورکیا نزیک بێتەوە. دەمەوێت ئەو بڵێم لەژێر سایی ئەم بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپدا مافەکانی مرۆڤ و هەروەهاش ئازادیەکان چیدی دۆسە سەرەکیەکانی لە پەیوەندیە دوولایەنەکانی ئەمریکادا.
لەگەڵ ئەوەشدا کە لە 3 ساڵی ڕابردوودا ئەردۆگان بە پلەی یەکەم دێت بۆ زیندانیکردنی ڕۆژنامەوانان لە جیهاندا لەگەڵ ئەوەشدا کە لە تورکیا ژمارەیەکی زۆر ڕۆژنامەوان و جودابیر و ئەکادیمیست و سیاسەتمەداری ئۆپۆزیسیۆن لە زیندان نراون بەڵام هیچ یەکێک لەو باسانەمان نەبینی هاوکاتی سەردانەکەی ئەردۆگان بەڵێ لە میدیاکان و لە نێو خۆپیشاندەران و لە نێوەندەکانی داڕشتنی استراتیژیەت و لە ئاکادیمیەکاندا دەنگی رەخنە و ناڕزایی هەبوون لە نێو ڕای گشتی ئەمریکاشدا لە ناو کۆماری و دیموکراتەکانیشدا ناڕزایی و بێزاری هەبوون بەرامبەر سەردانەکە و بەرامبەر بە سیاسەتەکانی تورکیاش بەڵام هیچیان نەخرانە کاردانەی کۆبوونەوەکانەوە لە کۆشکی سپی ئەلبەت ئەمەش ئاماژەیەکی ترە کە پەیوەندەکانی ئەمریکا و تورکیا لە ئێستادا پەیوەندیەکی لەرزۆکە و لەسەر بنچینەی هاوبەشی بڕواوبەهاکان نییە باس لە موشەکەکانی S400 کرد من دەگەڕێمەوە بۆ لات لەگەڵ ئەوەشدا کە کۆشکی سپی پێشوازیەکی گەرم لە ڕەجەب تەیب ئەردۆگان دەکا بەڵام لە هەمان کاتیشدا نیگەرانی قوڵی خۆشی دەربڕیوە بەرامبەر سیاسەتەکانی تورکیا لەگەڵ مۆسکۆدا. بەدەستێنانی کەلوپەلی پێشکەوتووی چەکی رووسیا لەلایەن تورکیاوە وەک موشکی S400 دەبێتەمایی سەختێکی زۆر ڕژد بۆ ئێمە بەردەوامین لە وتوێژ لەسەری لە کۆبوونەوەکانیشماندا قسەمان لەسەر کرد لە ئایندەشدا هەر قسەی لەسەر دەکەین و هیوادارین ئەم کێشەیە چارەسەر بکەین داوامان لە وەزیری درەوە و وەزیری کاروباری دەرەوەی و ڕاوێژکارەکانی ئاسایشی نیشتیمانی کردووە دەست بەجێ کار لەسەر چارەسەرکردنی ئەم کێشەیە بکەن. سەرۆکی تورکیا پێشنیازی دیالۆگی زیاتر دەکات لەگەڵ ئەمریکادا لەسەر دۆسەی کڕینی ئەو موشەکانەی رووسیا و دەشخوازێت کۆنگرێسی ئەمریکاش بەشدار بێت لەو دیالۆگەدا و پەیمانیش دەدا کە موشەکی ئەمریکاییش بکڕێت. ئێمە وەکبارێکی ئاسایی و توێژشمان لەسەر پەیوەندی قوڵی بواری پیشەسازی نێوانمان کردووە بە تایبەتیش سیستەمی S400 و پرۆگرامی FC5 هەرتەنها لە ڕێی دایالۆگەوە دەتوانین زاڵ بین بەسەر گرفت و تەگەرەکاندا پێشتر دۆستی خۆشەویستم لە کۆبوونەوە لوتکەیەکەی کۆمەڵی 20دا لە ئۆساکا بۆی باسکردم کە ناڕەوایی کراوە بەرامبەر تورکیا لە دۆسەی کڕینی موشکی پاتریۆتدا بە سەرۆک ترامپ پیشمان وتووە لە هەلومەرجێکی باشتردا دەتوانین موشکی پاتریۆتیش بکڕین وەک تورکیا ئێمە ئامادەین بۆ دایالۆگێکی بابەتیانە لەگەڵ کۆنگرسی ئەمریکادا و ئەمەشمان بە سەرۆک ترامپ وتووە. ئەم لە کۆنگرێسدا هەواڵەکان بۆ سەرۆکی تورکیا دڵخۆشکەر نین بە تایبەتیش کە کۆماریەکان ئاگاهی دەدەن بەوەی ئەگەر تورکیا درێژە بدە بەو ڕێکەوتنە بازرگانیە لەشکریەی لەگەڵ مۆسکۆدا مۆری کردووە ئەوە دەشێت سزای قورسی بەسەردا بسەپێنرێت و دەشڵێن ئەم دۆسەیە هیچ پەیوەندیەکی نییە بە هەرێمی پارێزراوە لە سووریادا وەک تورکەکان باسی دەکەن. هیوادارم تورکیا تێبگات لەوەی زۆر بەمان دەمانەوێت ئەم پەیوەندیانە بەردەوام بن بەڵام شتێک هەیە و هەرگیز ناتوانین ڕێگەی پێ بدەین ڕێگە نادەین S400 بێتە ڕیزەوە چونکە مەترسیە بۆ FC5 ئەگەریش کرا ئەوە پێویست با سەپاندنی سزا دەکات بەڵێ لەگەڵ هەریمی پارێزراوم بەڵام هەریمێک نا کە تورکیا و ئەسەد و رووسیا تێیدا باڵادەست بن. هاوپەیمانەتی ناتۆش هەمان ئەستی نیگەرانی هەیە و دەشڵێت ئەو موشەکانەی رووسیا هەرگیز لە هاوپەیمانەتیەکەیاندا جێی نابێتەوە. ئەوە بڕیاری وڵاتێکە بۆ کڕینی سیستمی بەرگری لە هەمان کاتیشدا من نیگەرانی خۆشم دەربڕیوە سەبارەت بە بەرەنجامەکانی بڕیاری تورکیا بۆ کڕینی S400 لە رووسیا ئەو موشەکانە کاری هاوبەشی پێ ناکرێت و تێکەڵیش ناکرێت بە سیستمی بەرگری ناتۆ ئێمە تێکەڵکردنمان هەیە لە سیستمی موشکی بەرگریدا بەڵام S400 هەرگیز نابێتە بەشێک لەو پلانە. بێگومان ئەم نیگەرانیانەش بوونەتە زەنگێک بۆ ئەنکەرە و دەسەڵاتدارانی تورکیا دەڵێن بەردەوامیدان بەو جۆرە هەڕەشانە لە بەرژەوەندی نەیار و ڕکابەرەکانی ئەمریکا دەبن. تورکیا ناتوانێت هاوپەیمانێتێکی بابەتیانەی هەبێت لەگەڵ ئەمریکادا لە کاتێکدا ئەم جۆرە ڕەشانە بەردەوام بن ئەوە شتێکی سوودبەخش نییە جا ئەگەر خوێندنەوە بۆ دیوەکەی تری بکرێت کێ سەرکەوتوو دەبێت لەم ڕۆژەدا بێگومان رووسیا و چین دەبن. دکتۆرایکان بەڕای تۆ دەرفەتێک بۆ دیالۆگ ماوە بە تایبەتی لەسەر موشکی S400. پێم وایە لێرەدا کلێنێک هەیە و پڕ ناکرێتەوە و دیالۆگیش لەم دۆسەیەدا هیچ شتێک چارەسەر ناکات چونکە ئەو توێژانەی ئەنکەرە دەیەوێت لەسەر ئەم موشەکانە بکرێن بەو شێوەیە کە تورکیا بتوانێت S400 بشکرێت و کێشەکەش چارەسەر بێت پێویستە سەرۆکی تورکیا ئەو بزانێت ئەگە بێت و بەردەوام بێت لەسەر کڕینی ئەو موشک و سیستەمی بەرگری ئاسمانی لە رووسیا ئەوە هیچ چەندوچوونێکی تێدا نابێت سزای دەسەپێنرێتە سەر جا هەر کە ئەم سزایانش سەپێنران ئەوە یانی کۆتایی هاتنی تەواوەتی
بۆ بوونی تورکیا لە فڕۆکە جەنگیەکانی F-35دا لە هەمان کاتیشدا ڕێگر دەبێت لەوەی تورکیا بتوانێت سیستمی موشکی پاتریۆتیش بکڕێت. ئەمە بێ لەوەی دەبێتە ئاستەنجی زیاتر بۆ هاوکاریە لەشکری و ئاسمانەکانی نێوان هەردوو وڵات. ئێستا ئەردۆگان وەها بیر دەکاتەوە کە کەمێک شوێن ماوەتەوە بۆ یاریکردن لەناو ئەو دیالۆکەدا. ئەردۆگان سیستەمی سیاسی ئەمریکای بە هەڵا خوێندوێتەوە و لەو بڕوایەشدایە با کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک ترامپدا دەتوانێت لە ڕێی دیالۆکەوە ئەم کێشانە چارەسەر بکات. لە کاتێکدا پێویستە بزانێت جیاکردنەوەی دەسەڵاتەکان هەن لە ئەمریکادا و سیستەمی هاوسەنگی هەیە و هەروەهاش ئەو ڕۆڵەی کۆنگرێس هەیەتی لە بوارەکانی ئاسایش و سیاسەتی دەرەوەیشدا. جا تا ئەو کاتەی دەسەڵاتەکان لە ئەمریکادا لێک جیاوازن ئەردۆگان بە شوێن ئەو جۆرە دیالۆگەوەیە کە لەسەر ئاستی سەرۆکەکان دەکرێن کە پێ ناچێت هیچ ئەنجامێکی هەبێت. گوێمان لە ڕاوێژکاری سیاسەتی دەرەوەی سەرۆک ئەردۆگان بوو ئاماژە بەوە دەکاکە کە دەڵێ هەرچیەک بگوترەیە بکرێ لە بەرژەوەندی رووسیا و چین دەکەونەوە. ئەمە بەڕای تۆ جۆرە لە ئاگاهیدان نییە بە ئەمریکایەدا کە بە دوور نازانێ ینی تورکیا پەیوەندیەکانی خۆی ببڕێنێ لەگەڵ ئەمریکادا و بگەڕێتەوە بەرەو لای ڕووسەکان بێ لای چینیەکان. This is one of the current strategies used by the Turkish government. ئەمە یەکێکە لەو ستراتیژیەتانەی حکوومەتی ئێستای تورکیا بەکاری دەهێنێت هەر تەنها بۆ قەناعەت پێکردنی ئەمریکانە بەڵکو بۆ ئەندامانی تری هاوپەیمانێتی ناتۆش تا نەرم بن بەرامبەر تورکیا. ئەمە ئەو جۆرە هەڕەشەیە کە تورکیا بەرامبەر چین و رووسیاش بەکاری دەهێنێت و دەڵێت ناتۆ نایەوێت تورکیا وەک هاوپەیمانێک لە دەست خۆی بدات. جا هەرچۆنێک بێت ئەوە تا دەبینین تورکیا تا ئەندازەیەکی زۆر بەرەو ڕووی رووسیا و چین ڕۆیشتووە. مەترسیەکە هاتووتە ئاراوە. S-400ەکان لە تورکیا دانراون و مای مەترسیە بۆ فڕۆکەکانی ناتۆ، مەترسیە بۆ سەرکردە لەشکریەکانی F-35 لە ناوچەکەدا. جا ئەم مەترسیانە پێم وانییە مەترسێکی کەم بن بە تایبەتیش کە تێتە سەر باسی هەبوونی پەیوەندی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەندامانی تری ناتۆدا. ئەوەی ئەردۆگان نایزانێت و شکستی تێدا هێناوە ئەوەیە کە ئابووری تورکیا کەوتۆتە سەر وەگەڕخستنی ڕاستەوخۆی سەرمایە ڕۆژاوە، هەناردەکردن و هاوردەکردنیش لە وڵاتە ئابوووریەکانی ڕۆژاوەوە. ئاستی بازرگانی تورکیا لەگەڵ رووسیا و چیندا هەر تەنها ئەوە نییە کە سنووردارە، بەڵکو لەسەر هاوردەکردنی ژمارەیەک پێداویستین. لەبەر ئەوە بە هیچ شێوێک ئابووری تورکیا ناتوانێت خۆی لە ڕۆژئاوا دوور بخاتەوە و بڕوات بەرەو ڕژەمە سەرکوبکارەکانی ڕۆژهەڵات. بەگشتی ئەوەی ئەردۆگان دەیکات مانۆڕێکی سنوودارە لە بوارەکانی ئاسایش و سیاسەتی دەرەوەیدا. هەندێک لە چاودێر باس لەوە دەکەن کە تورکیاش کارتی فشاری خۆی بەدەستەوەی من بزانم و کارتی فشارانە چییە؟ هەر تەنها بنکەی ئەنجەرلیکە لە تورکیایە یاخوو بەڕاستی کارتی فشاری هەیە. بەبێ هیچ گومانێک ئینچەریک یەکێکە لەو کارتە فشارانەی تورکیا هەیەی. ئەنکەرا پێشتر ئەو کارتەی بەکارهێناوە. بۆ نمونە لە قۆناغی بەرایی هەڵمەتەکان دژی دەوڵەتی ئیسلامی تورکیا ڕێگەی نەدا ئەمریکا بنکەی ئاسمانی ئەنجەرلیک بەکار بهێنێت. بەڵام کاتێک کورد لە سووریا ڕەوایی و دانپێدانانی نێونەتەوەی بەدەستهێنا وەک هاوبەشێک لە شەڕی دژی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا تورکیا هەستی بە هەڵەی خۆی کرد و ئەنجەرلیکی بۆ ئەمریکا کردەوە. کارتێکی تریشی هەیە. نزیکەی 4 میلیۆن ئاوارەی سووریایی لە تورکیان و تورکیاش بەردەوام هەڕەشە دەکات بەکردنەوەی دەرگاکان بۆ پەنابەران و ئەوە قسەی ئەردۆگان خۆیەتی. ئەلبەت ئەمەش کاتێکی تریەتی بۆ ناچارکردنی هاوبەشە ڕۆژئاواییەکان. گرنگە ئەوەشمان لەبەر چاوێت کە ئەو هەڕەشانە لەوانەیە بۆ مەودایەکی کورتخایەن کاریگەریان هەبێت. بەڵام بە دڵنیاییە ستراتیژیەتێکی باش نییە بۆ دروستکردنی سیاسەتەکانی دەرەوەیی و بەرگری تورکیا لە مەودای درێژخایەندا. لەبەر چەند هۆکارێک یەکەمیان ئەوە تا ئەمریکا دەبینین ڕووی لە ژمارەیەک هاوبەشی تر کردووە لە ناوچەکەدا. بێ لەوەش ئەڵمانیا بنکەی تری دۆزیوەتەوە بۆ ئەو فڕۆکانەی پێشتر لە بنکەی ئینجەرلیک بوون و ئێستا براونەتە شانشینی ئوردن. لە کردە لەشکریەکەی ئەم دواییەدا بۆ کوشتنی ئەبوبەکر ئەلبەغدادی ئەمریکا بنکەکانی عێراقی بەکارهێنا نەک تورکیا. ئەمەش نیشانەیەکە بۆ ئەوەی تا ئەردۆگان زیاتر بنکەی ئینجەرلیک بەکار بێنێت وەک کارتی فشار. ئەوەندە و زیاتریش ئەمریکا دەخوازێت ڕوو بکاتە وڵاتان و بنکەکانی تر لەو ناوچانە. ئەوروپاییەکان ئەمریکا ئەمان چ کارتێکی فشاریان هەیە بەرامبەر بە تورکیا بەکاری بێنن تا تورکیا نەتوانێت ئەو جۆرە فشارانە بکە کە تۆ باسی کرد.
So far, Turkey's Western allies تا ئێستا هاوپەیمانە ڕۆژئاواییەکانی تووشیان نەرمبوون بەرامبەر حکوومەتی تووشیا تەنانەت لە بەرامبەر هەڕەشەکانی کردنەوەی دەواازەکان بۆ لافا و شەپۆلی پەنابەران ڕەتکردنەوەیکی ئەوتوان نەبووە یان تا ئێستا سزاکان نەسەپێنراونەتە سەر تووشیا بەهۆی موشەکەکانی S400ەوە هەتا ئێستا سزای دارایی لەسەر بانکی هاڵکدا نەنراوە بەهۆی خۆدزینەوە لەو سزایانەی سەپێنراونەتە سەر ئێران لە پێش ئەمانەشەوە هیچ کاردانەوەیکی ئەوتۆ نەبووە بەرامبەر بە بارمتەگرتنی دیبلۆماسیانە بە تایبەتی کاتی ئەردۆگان زیاتر لە 50 دیبلۆماتی ڕۆژئاوایی لە زیندان نابوون بە تاوانی جۆرا و جۆری سیاسیەوە جا ئەو جۆرە سیاسەتە نەرمانە هیچ بەرەنجامێکیان نەبووە پێم وایە هەندێکی وا هەبوون لە ئەوروپا و لە ئەمریکاشدا بەوەی کە ڕازیکردنی ئەردۆگان لەوانەیە پەرە بە پەیوەندەکان بدات ئێستا بەرەو قۆناغێکی تر دەڕۆین چونکە هاوپەیمانە ڕۆژئاواییەکانی تورکیا دەزانن کە پێویستە بڕیاری یەکلاکەرەوە هەبێت پێویستە پاداشت و سزا هەبن ئەگەر سەرۆک ئەردۆگان ئەو سیاسەت و ڕێبازانەی خۆی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوادا گۆڕێت ئەلبەتە ئێمە بە کورتی باسمان لە هەڵوێستەکانی کۆنگرێس کرد ئەم بەشیان تەرخان دەکەین بۆ باسکردنی ڕوانینەکانی کە لە کۆنگرێسدا هەن سیاسەتەکانی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش لە سووریادا جێی گومانێکی زۆرن بۆ ڕێبەرانی کۆنگرێسی ئەمریکا هاوکاتی سەردانەکەی ئەردۆگان بۆ ئەمریکا لە کۆشکی سپی سەرۆکی تورکیا کۆبوونەوەیکی لەگەڵ گەورە کۆماریەکانی کۆنگرێسدا هەبوو. But the answer has never been for Turkey to invade Syria. چارەسەرکردن لە هێرشی تورکیادا نییە بۆ سەر سووریا جا ئەردۆغان پێدوویەکی نیشاندا سەبارەت بە هێرشە تێرۆریستەکانی پەکەکە و پەیوەندی هەندێک لە ڕێبەرانی یەپەگەل لەگەڵ پەکەکەدا پێم وت من لێرە نیم بۆ ئەوەی بڕیار لە سەر ڕابردوو بدەم دان دەنێم بە نیگەرانی ئاسایشەکانی تورکیادا بەهۆی هەندێک لایەنی چەکدارەوە بەڵام ئایا دەتەوێت ڤیدۆی کوردەکانیشت نیشان بدەم کە هێزە سەربازەکانی تورکیا چیان کردووە پێم وت دەزانم کێشە لەگەڵ یەپەگەدا هەیە بەڵام ئەوان یارمەتی ئێمەیاندا بۆ تێکشکاندنی داعش سەرۆک ئەردۆغان وتی تورکیا باری گرانی شەڕی دژی داعشی لاستۆ بووە ئەمە بەڕاستی منی تووڕە کرد چونکە ئەوە کورد و حەسەدە بوون هەزاران کەسیان لێ کوژرا و بریندار بوو لەو شەڕی بۆ تێکشکاندنی داعش کرا ئەم نیگەرانی و گومانانەش بەرامبەر بەو سیاسەتانەی تورکیا هەر لە ناو کۆنگرێسدا نییە هەر بۆیەشە داوا لە سەرۆک ترامپ دەکرێت تا پێداچوونەوەی بکە بە سیاسەتەکانی خۆیدا بۆ سووریا و بۆ تورکیاش هەموو لە تیمی ئاسایشی نیشتمانی ئەمریکا بڕوان وایە هێرشی تورکیا بۆ سەر سووریا بەرەنجامی خراپی بۆ سەر ئێمە دەبێت جامە بڕیاری سەرۆک خۆی بووە کە پێم وایە بڕیارێکی دروست نەبووە بە پێ ئەو ڕاوێژانی بۆی کراوە ڕەوشێکی ترسناکە و هیوادارم چاوێک بەو خوێن ڕشتنەدا بخشێنێتەوە و زەمینەیەک بڕەخسێنێت بەر لەوەی درەنگ بکەوێت سیناتۆرە کۆماریەکان لەو کۆبوونەوەی کۆشکی سپیدا ڕاشکاوانە لەگەڵ سەرۆکی تورکیادا دەدوان و ناڕەزایی خۆیان بەرامبەر سیاسەتەکانی دەربڕیوە. Turkey and the United States are friends, are allies. We have many shared strategic interests. تورکیا و ئەمریکا دۆستن و هاوپەیمانن بەرژەوەندێکی زۆری استراتیژی و هاوبەشمان هەن و چاویشمان لەوەیە ئەو هاوپەیمانێتی و دۆستانەتی بەردەوام بن لە هەمان کاتیشدا نیگەرانیمان هەن و لە کۆنگرێسدا یەکەم دۆسیە سیستەمی موشکی F400 رووسی کە لەگەڵ F-35دا ناگونجێت هیوادارم تورکی ئەم ڕێبازەی خۆی بگۆڕێت دووەمیش کورد زۆر خۆی خستە مەترسیەوە بەوەی لەگەڵ ئێمەدا بوو لە بەرەنگاربوونەوەی دوژمنە هاوبەشەکانمان نیگرانێکی ڕاستەقینە هەیە نامانەوێت تورکیا ببینین هێرش دەکاتە سەر کورد پێشتر لە لێدوانێکدا سەرۆک ترامپ وتی کە کوردەکانیش فریشتە نین ئەم لێدوانەی سەرۆکی ئەمریکاش کاردانەوەی بە دوای خۆیدا هێنا لە ناو کۆنگرێسدا بەو ئەندازەیە یەکێک لە ڕێبەرانی کۆماریەکان بڵێت ئەوە ڕای داناڵد ترامپە و کۆنگرێس هاوڕای نییە. پێم وایە کۆنگرێز لەو بیرکردنەوەیەدا هاوبەش نییە و پشتیوانێکی گەورە هەیە لە نێو کۆماری و دیموکراتەکاندا ئەگەر ئێستا تۆ بڵێ کورد پارێزراوترە بە بەراورد لەگەڵ ئەو کاتەی هاوبەش بوون لەگەڵ ئێمەدا ئەوە ینی هیچ تێنەگەیشتوون لەوەی لە سووریادا چی دەگوزارێت. هەر چۆنێک بێت ئەمە هەوڵانەی لە ناو ئەمریکاوە دەدرێن بۆ ڕاستکردنەوەی سیاسەتەکان لای ڕووسیاییەکان بە شێوەیەکی تر کەوتۆتەوە و دەڵێن ئەمریکا دەخوازێت سووریا پارچە بکات.
ئەمریکا هەموو شتێک دەکات تا ناوچیەک وەک ستانێکی ئەمریکا پێک بهێنێت و داواشی لە وڵاتانی کەنداو کردووە تا بەشداریەکی چڕیان هەبێت تایدا تا بەڕێوەبەرایەتیەکی خۆجێی دابمەرزێنێت بۆ هەسەدە و کورد و یەپەگە و ئەوانی تریش بەبەستەکەش زۆر ڕوونە بۆ جیاکردنەوەی ئەو بەشەی سووریا و هەروەهاش بۆ کنترۆلکردنی کێڵگەنەوتەکانی ئەوێ. دکتۆرایکان بەڕای تۆ کۆنگرسی ئەمریکا بێ لە سەپاندنی سزاکان بەسەر تورکیادا کە ئەگەری هەیە بۆ خۆت دەزانی دەتوانێت چیتر بکات تا تورکیا لەو جۆرە سیاسەتانەی خۆی پاشگەز بکاتەوە. وەک پێشتریش ئاماژەم پێکرد پاداشت و سزاکانن. سزاکان ڕوون و بریتین لە سزاکانی کاتسا. واتە بەرەنگاربوونەوەی نێرەکانی ئەمریکا لە ڕێی سزادانەوە. ئەمە یەکێک دەبێت لە سزا سەرەکیەکان. سزادانی بانکی هەڵک کە لە بەرژەوەندی ئێران کار دەکات. ئەوە ژێشێکی تریانە. لە بەرنووسەکەی ئەنجومەنی نوێنەراندا باز لە سەرۆت و سامانی ئەردۆگان و کەسوکارەکەی کراوە. ئەوەیان دەشێت ببێتە شەرمەزارێکی گەورە بۆ ئەردۆگان کە لە ماوەی کارکردنیدا لە ئۆفیس سامانێکی زۆری کۆکردێتەوە. کاتێکیش باز لە پاداشت یان هاندان دەکرێت ئەوە کۆنگرێسی ئەمریکا ئەو تواناییەی هەیە بۆ هەڵکردنی چای سەوز نەک ڕێگەکردن لەو پارەی تورکیا پێویستێتی لە سندوقی دارایی جیهانی وەری بگرێت. تورکیا ئێستا بە خراپترین قەیرانی ئابووریدا ڕەت دەبێت لە مێژووی خۆیدا. کۆمپانیاکانی تورکیاش قەرزارێکی زۆر و هەروە دێ متمانەیان کەمە بێتەوە. تەنها ڕێگەیەکیش بۆ چارەسەرکردنی وەرگرتنی قەرزی بیانیە. تەنها دامەزراوەیەکیش لە جیهاندا بتوانێت ئەو جۆرە یارمەتیە یان ئەو قەرزە داراییە بدات سندوقی دارایی جیهانیە. ئەگەر ئەمریکا کە گەورەترین بەشی هەیە لەو دامەزراوەدا ڕێگە لە یارمەتیدانی تورکیا بگرێت ئەوە ینی تورکیا بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەو قەرزە بەدەست بێنێت و لە مەشدا بە هەمان شێوە ڕۆلی کۆنگرێس گرنگە. ئەگەر بێت و تورکیا بەردەوام بێت لەو جۆرە سیاسەتانەی خۆیدا پێت وایە لە کۆنگرێسدا جۆرە لە پێداچوونەوە دروست بێ بە هەموو سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە تورکیا و گەیشتن بە جۆرە لە بڕیار بۆ نمونە ئێستا لە ئەوروپادا هەوڵێک هەیە کە پارتی کرێکارانی کوردستان واتە پەکەکە لە لیستی تێرۆریست بێن دەرەوە. پێت وایە ئەو هەوڵە لە ئەمریکایە و لەم سیاسەتە نوێیانەدا لەگەڵ ئەو هەموو ناڕزایی بەرامبەر بە تورکیا هەیە هەوڵێکی وا بدرێ؟ پێم وایە ئەگەر بێت و پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە بێگومان پەیوەندیە دوولایەنیەکان خراپتر دەبن نەک هەر لەگەڵ ئەمریکادا بەڵکو لەگەڵ یەکێتی ئەوروپا و لەگەڵ ناتۆشدا. ئەمەش لە قۆناغی یەکەمدا دەبێتە مای سەپاندنی سزا و کاردانەوەی زیاتریش لە هەردوولاوە. لە مەودای مامناوەندیدا ڕەواییەکی گەورەتر دەبینیم بە دامەزراوە ڕێکخراوە کوردیەکان لە سووریادا لەوانە پێدا واتە باڵە سیاسەکەی یەپەگە و هەروەهاش بۆ ئەنجومەنی سووریای دیموکرات واتە باڵە سیاسەکەی هێزەکانی سووریای دیموکرات. لە مەودای درێژخانیشدا پرسیارەکە لەوەدایە ئایا ناودێرکردنی پەکەکە دەخرێتە بەرباسکردن؟ بۆ خۆم لەو بڕواایەدام کە ئەمریکا و یەکێتی ئەوروپاش کارەکە دەکرێتە سەر جیاکردنەوەی ئەو باڵەیە کە لە سووریادایە لەو باڵەی لە تورکیادایە و لەو بڕواایەدام پەکەکە وەک چۆن ناودێر کراوە هەر ئاوهاش دەمێنێتەوە. بەڵام ڕێکخراوەکانی ناو سووریا پێدە و یەپەگە و هەسەدە و ئەنجومەنی سووریای دیموکراتیش دۆسیەکەیان هەر تەنها لە ڕەوایی زیاتردا نامێنێتەوە بەڵکو دەچێتە قۆناغی قوڵبوونەوەی پەیوەندەکانیشەوە وەک پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی ئابووری. ئەمەش بەبێ هیچ گومانێک هەنگاوێکی ترە کەوەها دەکات ئەنکەرا هەست بە فشارێکی زۆرتر بکات. Ankara will feel pressured. یەکێ لە پرسیارەکانی ترەوەیە ینی ئەمڕۆ لە تورکیادا من دڵنیام تۆ لە منیش باشترەوە دەزانی هەر کەسێ نهێیاری ئەردۆگان بێ دەست بەجێ بە تێرۆریست ناودێر دەکرێت دەست بەجێ بە هاوکاریکردنی تێرۆریزم ناودێر دەکرێت لەمەیاندا چۆن. بەداخەوە لە ئێستادا استراتیژەتی سیاسی تورکیا تاوانبارکردنی هەموو ئەوانن کە ئاماژەیەکیان دابێت بەوەی جودابیرن لە بەرامبەر حکوومەتی تورکیادا. یانی باسی بکەین شتەکە هەر تەنها ئەوە نییە کە کار بەدەستە هەڵبژێردراوەکانی لایەنە سیاسیەکەی کورد لە زیندان گراون بەڵکو ئەندامی پەرلەمان و شارەوانی و ئەندامی ئەنجومەنی ناوچەکان خراونەتە زیندانەوە. بە هەمان شێوەش ڕۆژنامەوان و ئەکادیمیستەکان و ڕووناکبیرەکانیش لە گرتوخانە نراون. کێشەکە تەنها لەوەدا نیە ئەو ڕەفتارانە دیموکراسی لە تورکیادا بنکۆ بکات بەڵکو پرۆسەی کۆچکردنی عەقڵ لە تورکیادا خێراتر دەکات و هەروەها چوونەدەرەوەی سەرمایەش لە وڵاتەکەدا. ئەمە خۆکوشتنی سیاسیانەی تورکیایە
لە ڕێی وێرانکردنی سیستەمە سیاسەکەی خۆی و هەروەها ئابوووریەکەشیەوە ئەگەر تورکیا هەر لەسەر ئەو ڕەوشەی خۆی بمێنێتەوە نکوڵی لە کوردبوون بکات ئەوە هەر تورکیا خۆی دەبێتە پاڵنەر بۆ لاوانی کورد تا ڕێی تونند و تیژ ئامێز بگرنە بەر وەک لەوەی ڕێی ڕەوای سیاسی بگرنە بەر ئەمە بێلەوەی تەواوی دەرفەتەکانیش بۆ هەر چارەسەریەکی ئاشتیانەی دۆسەی کورد دەکوژێت من لەو بڕواایەدام ئەم سیاسەتە توندە بە پلەی یەکەم ئۆپۆزیسیۆنەکانی پێشوو و ئێستای کورد کراون بە ئامانج بە پلەی دووەمیش بەشەکانی تری کۆمەڵگە کراونەتە ئامانج ئەماش ئەو ڕێگەیە کە دەڕوات بەرەو کارەسات لە تووشیا و لە ناوچەکەشدا بەگشتی من دەگەڕێمەوە بۆلات ڕۆژاوا بە گشتی لە سیاسەتەکانیدا ئەوە دەخاتە ڕوو کە بە شوێن سەقامگیریدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام وەک سکرتێری گشتی هاوپەیمانەتی ناتۆ دەڵێت پێویستە ڕێبازێکی تر بەکار بهێنرێت بۆ هێنانە ئارای سەقامگیری و خۆ دوورخستنەوە لە کێشە لابەلاکانی تر. لە هەمان کاتیشدا پێم وایە پەیامی سەرەکی هاوپەیمانەتی ناتۆ ئەوەیە ڕێگە بدۆزینەوە بۆ ڕاهێنان و مەشق پێکردنی هێزە خۆجەیەکان بۆ نمونە وەک ئەوەی لە عێراق و لە ئەفغانستان دەیکەین چونکە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ئەگەر ئەوە بکرێت هێزە خۆجەیەکان بتوانن خۆیان شەڕی دژی تێرۆریزم بکەن تا وڵاتەکانیان سەقامگیر بێت ئەوە باشترین ڕێگەیە بۆ ئەو شەڕە لە مەودای درێژخایەندا. هەندێک لێکدانەوە کراون بۆ ئەو لێدوانە و دەگوترێ بۆ کەمکردنەوەی ڕۆڵی رووسیا و تورکیایە بەڵام شیکەرەوە پێیان وایە پێویستە چەندێ بکرێ ئەمریکا و تورکیا زیاتر لێک نزیک ببنەوە. نا بە پێچەوانەوە تورکیا ئەوە بە ژێرانەتر دەزانێت زمینەی هاوبەش بدۆزێتەوە لەگەڵ ئەمریکادا و یانیش لە بەردانەواندنێک ببێنێتەوە پێش دەچیت باشترین بەرژەوەندی تورکیا لەوەدا بێت ئەو جۆرە استراتیژیەتە پەیڕەو بکات کە لەسەر هەندێک دۆسێ لە بەردانەواندن بۆ یەکتر بکەن وەک لەوەی بە تەواوەتی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا ببڕێت. بێگومان پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکا بەشێکی دانەبراوە لەو ئاڵوگۆڕانەی ناوچەکەدا بەڵام پرسیارەکە لەوەدایە ئایا تورکیا سیاسەتێکی باشی بەکارهێناوە لە پەیوەندیەکانیدا لەگەڵ واشنگتن؟ هەڵی گەورەی استراتیژی لای ئەنکەرە ئەوەیە تەواوی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەمریکادا لە سەرۆک ترامپدا کۆکردوتەوە واتە لەگەڵ یەک کەسدا و لەسەر بنچینەی پۆستەکانی لە تویتەردا ئەمە شتێکی زۆر ترسناکە و دەکرێت بە ڕۆڵێتی رووسایی ناودێری بکەم لە پەیوەندیەکدا کە زیاتر لە سەدەیەکە هەیە. بۆ ڕۆڵی رووسیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تورکیا بمانێ و نەمانوێ فاکتەرە ئەمریکا ئەمەی لێ قبول دەکا؟ ئەمەی لەم بەڕێوەبەرایەتی سەرۆک ترامپدا دەیبینین کشانەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە هەر ڕۆڵێکی ئەمریکا هەیەی لە دەرەوە ئەمە بۆشایەکی دروست کردووە و بە پلەی یەکەم رووسیا پڕی کردوتەوە و ئەو جا ئێران و لە باکوور ڕۆژهەڵاتی سووریاش ڕژێمەکەی ئەسەر تا ئەو کاتێ ئەمریکا لەسەر ئەو ڕێبازی کشانەوەی بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە بۆشاییەکە رووسیا پریاکاتەوە و هەرچی تورکیاشە زیاتر و زیاتر خۆی دەبات بەرەو رووسیا تا ڕێکەوتی زیاتی لەگەڵدا بکات لە ئێستا و لە ئایندەشدا سەبارەت بە ناوچەکە. پێم وایە تەنها ڕێگەیەک تا جارێکی تر ئەمریکا ببێتەوە کارکتەرێکی گرنگ و سەرەکی و لە هەموو هەنگاوێکدا حسابی بۆ بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەیە سیاسەتی خۆی بگۆڕێت و سوود لەو لایەنانەش ببینێت کە دەوڵەت نین چونکە هەروە دێ و ئەو لایەنانە دەبنە لایەنی گرنگ و سەرەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دەمەوێت بزانم چەند هاوڕای لەگەڵ ئاشلی کە پێمان دەڵێ هەڵس استراتیژیە گەورەکەی تورکیا لەوەدایە کە ئەردۆگان پەیوەندی کەسێتی خۆی بە سەرۆک ترامپەوە کردووە بە بنچینەیەک بۆ پەیوەندی نێوان تورکیا و ئەمریکا ئەی دامەزراوەکان پەیوەندیەکی دامەزراوەیمان هەیە. پێم وایە دوو هەڵە هەن سەرۆک ئەردۆگان دەیانکات یەکەمیان نازانێت خوڵایی پەیوەندەکانی ئەمریکا و تورکیا چەندە لەوەتای پەنجاکانی سەدەی ڕابردووە کە تورکیا بۆ ئەندامی ناتۆ ئەم پەیوەندیانە هەروە دەهات قوڵتر دەبوونەوە و بەهێزتریش دەبوون لەسەر بنچینەی پەیوەندی دامەزراوەکان پەرلەمان لەگەڵ کۆنگرێس لەشکر بە لەشکرەوە دامەزراوە دیپلۆماتیەکان ئەو شێوازە یارمەتی دەربوو بۆ تۆکمەکردنی پەیوەندیەکان بەڵام ئێستا هەمووی گۆڕاوە بۆ پەیوەندیەکی تاکە کەسی
کەم و کوڕی دووهەمیش لەم پەیوەندیاندا ئەوەیە ئەردۆگان کە فەرمانڕەوەی تاکە کەسە لە تورکیادا و وەک سەرۆک دەسەڵاتی یاسایی و دادوەری لەژێر دەستی خۆیدایەتی وهای داناوە کە سەرۆک ترامپ کەسێکی وەک ئەردۆگان خۆیەتی و هەموو دەسەڵاتەکانی لەژێر دەستی خۆیدا کۆ کردوێتەوە لە کاتێکدا لە ئەمریکا سیستەمی هاوسەنگی و هەروەها جیاکردنەوەی دەسەڵاتەکان و ئەوەش وهای کردووە کە ترامپ دەسەڵاتێکی کەمتری هەبێت بە بەراورد لەگەڵ دەسەڵاتەکانی ئەردۆگان لە تورکیادا پێم وایە ئەم بە هەڵە لێکدانەوەی ئەردۆگان دەیبات بەرەو استراتیژیەتێک ئەنجامەکەی شکستی خۆیەتی لە ڕەهەندی پەیوەندەکانی ئەمریکا و تورکیادا. هەر سەبارەت بە مەسەلەیە من دەگەڕێمەوە بۆلات تورکیا جەخت دەکاتەوە لەوەی سیاسەتەکانی بەرامبەر بە سووریا بۆ گێڕانەوەی پەنابەرە سووریاییەکانە وەلێ لەگەڵەوەشدا ڕکابەرەکانی ئەردۆگان هێرشە لەشکریەکەیان بۆ سەر سووریاوە بەلاوە پەسەند بوو بەڵام ئەمە بەو مانایە نییە لەگەڵ هەموو شتێکی ئەو سیاسەتەدا تەبابن. Bence dünyanın bu sürece bakışında çok کێشەیەکی ئاستبەرز هەیە لە چۆنێتی سیرکردنی جیهاندا بۆ ئەم پرۆسەیە بە تایبەتیش ئەو وڵاتانەی کاریگەریان لەسەر ڕەوشی سووریا هەیە چونکە زیاتر ئەو استراتیژیەتیان گرتوتە بەر کە لە بەرژەوەندی خودی خۆیاندایە و پەنابەرانی سووریایان خستۆتە دەرەوەی وتوێژەکانیان بەبێ هیچ گومانێک پێویستە ئەو خەڵکانە بگەڕێنەوە زیادەی خۆیان و هەلومەرجەکە بۆ خۆیان جێبهێڵدرێت لە هەڵبژاردننی شێوازی ژیانیان و پێویستیشە ژیانیان پارێزراو بێت. شیکەرەوە بەشی هەرە زۆری ئەم پەرەسەندانە دەبەستنەوە بە بڕیارەکەی سەرۆک ترامپەوە بۆ کشانەوە لە سووریا و لەو بڕواایشدان هەلومەرجە نوێیەکان واشنگتن و ئانکەرە ناچار بە لێکتێگەیشتنی زیاتر دەکات. بە پلەی یەکەم ئەمریکا هەروادیە و شوێنی زیاتر لە ناوچەکەدا لەدەست دەدات بە پلەی دووەمیش خاستی تورکایە تا ڕۆڵی جێگیرتری هەبێت لە ناوچەکەدا جا ئەم دوو فاکتەرە دەبنە مایەی کێشەی زیاتر بە هەمان شێوە هاوکاری زیاتر یانش ئەمریکا و تورکیا ناچار دەکات بە وتویژی زیاتر لەسەر ئەو دۆسیانەی پێوەستە هاوکاری یەکتر بن. جاگەر ئەو دیالۆگ و لە بەردانەوانانە نەهات نائراوە ئەوە وەک چاودێر دەڵێن پەیوەندی نێوان ئەردۆگان و ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا دەبێتە پەیوەندیەکی کۆنکریتی. ئەردوگانەوە هەستەی لەلا دروست دەبێت جارێکی تریش خیانەتی لێکراوەتەوە ئەو جاڕوو دەکاتە پۆتین و دەڵێت تۆ ئەو کەسەیت کە دەتوانم کارداریت لەگەڵدا بکەم و تۆ یاسادانەری بێزارکرد نییە سەر و سەودایان لەگەڵدا بکەیت پێی دەڵێت تۆ فەرمانڕەوای تەواویت و منیش ئارەزووی سەر و سەوداکردنمان لەگەڵ فەرمانڕەوای وەک تۆ. دکتۆرایکان ئۆپۆزیسیۆنی تورکیا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ لە پەیوەندی نێوان تورکیا و ئەمریکادا. پێم وایە ئالێرەدا ئۆپۆسیۆنی تورکیا بە ئەندازەیەکی کەم کاریگەری لەسەر هەردوو سیاسەتی ئاسایشی و دەرەوەی تورکیا هەیە. لەم ڕژەمەی ئەردۆگاندا بە شێوەیەکی بەرچاو دەسەڵات و هێز لە نێوەندا کۆکراونەتەوە و هەموو بڕیارێکی ئاسایشی و سەبارەت بە سیاسەتی دەرەوەی لای خۆیەتی و باس بەهۆی ئەو کۆت و بەندانەشەوە کە خراونەتە سەر میدیاکان خەڵک زۆر کەم گوێبیستی ڕووماڵکردنی ئەو دۆسیانە دەبێت لە کردە لەشکریەکەی ئەم دواییەدا بۆ سەر باکووری ڕۆژهاتی سووریا بیریمان لە سەدا 79 خەڵکی تورکیا پشتیوانی لەو کردە لەشکریانە کرد ئەمە پێمان دەڵێت تەنها کەمینەیەک لە نێو ئۆپۆزیسیۆنەکاندا دەستی ڕادەکات بە باسکردنێکی ڕخنە ئامێزی ئەو کردە لەشکریەی تورکیا و توانای ئەوەی هەیە پەیامی خۆی بگەێنێت. ئەگەر یارمەتی بێ بەڵام خۆ ئۆپۆزیسیۆن دەتوانێت پەیوەندیەکی دامەزراوەی هەبێ لەگەڵ دامەزراوەکانی ناو ئەمریکادا. بەبێ هیچ گوبانێک ئەوە دروستە لە ڕاستیشدا پێویستە هەیە بێت بۆ نمونە شارەوەری ئیستانبولمان بینی ژمارەیەک سەردانی جیاوازی کردو بۆ لای ئەنجومەنی ئەوروپا و شارەوانی لەندەن بێگومان ئەمانە هەوڵی زۆر گرنگن و پێویستیشە زیاتر بکرێن و بەهێستریش بکرێن چونکە لە کۆتاییدا پێویست دەکات هەردوو ئۆپۆزیسیۆنی تورک و کوردیش لە وڵاتەکەدا نیشانی بدەن کە هاو هەڵوێست و یەکگرتوون سوننە و عەلەویەکانیش چەپەکان و ڕاستەوەکانیش تەنانەت لە هەڵبژاردنە خۆجیەکانیشدا پێویستە باز لە ڕێبازی ئاسایشی و سیاسەتی دەرەوەیش بکرێت و ئەوەش نیشانی جیهان بدەن کە کورد و تورک هاوبەشن لە ئایندەدا و ئەوەش کە ئۆپۆزیسیۆن دەتوانێت ئەو ئەرکەن ئەستۆ بگرێت چونکە ئەم حکوومەتە هیچ گوبانێک و هیچ چاوەڕوانیەکیشی نەهێشتۆتەوە بە ئاشتەوایی کورد و تورک لە تورکیا و لە ناوچەکەشدا. دو پرسیارم لەم بەرنمەیەدا زۆر چاودێر ئاماژە بەوە دەکەن کە ئەردۆگان دەستی کردووە بە یاریکردنێک لە نێوان ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا و بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپدا. ئەردۆگان دەتوانێت لەو یاریە سەرکەوتوو بێ؟
بە دڵنیاییەوە لە میدیاکانی سەر بە حکوومەتی تورکیادا نزاکردنێکی زۆر هەن بۆ ئەو یاریەی ئاردۆگان لە نێوان رووسیا و ئەمریکادا دەیکات. منیش ئەم یاریە بە ڕۆڵێتی رووسایی ناودێر دەکەم، یاریەکی ترسناکی ژەهراویە و کۆتاییەکەشی باش نابێ بۆ تورکیا و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. زۆر سپاس. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون و سپاس و پێزانین کە تا ئێستا لەگەڵماندا بوون و هەر لە خۆشیە جێتان بێڵین.